بینەرانی عزیزم سڵاوی خواتان لێبێت هەمیشە لە ساغ و تەندروست بن تەمەنای خێزانێک و خانەوادەیەکی ئاسوودە و خۆشبەخت دەکەین بۆ هەمووتان. ئەزیزان لە بەرنامەی نۆماڵە ئەم جارە بابەتێکی تر باز دەکەین لەگەڵ میوانێکی تری بەڕێزمە کە جیاواز لە بەرنامەکانی دیکە. ئایا ئافرەت کە خێزان و خانەوادە دروستەکات ئاسانە؟ ئافرەتێک بی فەرمانبەر بیت، خێزان و خانەوادەت هەبێت، ئایا خێزان و خانەوادەی و لەگەڵ فەرمانبەریە قورسە یان دەکرێت بکرێت و سەرکەوتوانە بەڕێ بکەیت؟ پیاوت هەبێت و پیاوەکەشت پیاوی ماڵەوە نەبێت، هەموو دەقەیەک لە بەردەستا بێت، پیاوێکی سیاسی بێت، سیاسی شار و گەڕەکەکەی خۆشت نەبێت، لە دوو خولی پەرلەمانی کوردستانە بەشداری بکات، ئەمە بەلانی کەمەوە 8 ساڵ خێریە بەخشرێتەوە و ڕەنگە وەکو پێویست لە بەردەستی تۆیان نەبێت. ئێستش ئەندامی خولی پەرلەمانی عێراق واتە بۆ ماوەی 10 ساڵ بۆ 12 ساڵ ئەم پیاوە لە دەرەوەیە لە ئیشوکارە. ئەم میوانە بەڕێزم کە ئێستا پێتان ئەناسێنم خۆی لە لایەکی ترەوە بێجگەلەوەی فەرمانبەرە ئیدارەی 4 کوڕ دەکات. دواییکە لە پرسیارەکانم ئەوەیە کە دایک ئیدارەی کوڕ لە ئیداری قورس لە ئیداری کچ قورستر نییە؟ 4 کوڕ کە یەکێکیان وەکو ئینگلیزوتەنی پری یونیڤەرسیتیە، پێش قوتابخانەیە و پێش زانکۆیە، خەریکە دەچێتە قوتابخانە. ئێمە هەمومان دەزانین ڕەنگە کچ تۆزێ دەستەمۆتر بێت، تۆزێ خۆش دەستر بێت، بەڵام کوڕ هەمیشە دژەباوە، لەبەرەوە پیاوە دژەباو بێت، هەر خەریکی سیاست و بەزم و ڕەزم بێت، کوڕت 4 کوڕت هەبێت دژەباو بێت و تا ڕادەیەکی تریژ لە بواری ڕێکخراوەیە ئیش بکەیت. بۆیە زۆر درێژی ناکەمەم پێشەکیە میوانی ئەم جارەتان پێناسێنم کە مامۆستا شنە عەبدوڵڵایە یاخوا بەخێر بێت. زۆر سپاس دکتۆر بەڕێزی، سپاس دەکەم. مامۆستا گیان بەخێر بێ بەسەر چاو. سپاس بۆ جەناب و بۆ ئەمێ بەرنامە لەوە دەست پێ بکەم، لەو پێشەکیەوە دەست پێ بکەم ئافرەت کە دەبێت و دەچێتە ماڵ و خێزان و خانەوادەی خۆی وابزانە ئێستا کچێک سینگڵە و سەیری بەرنامەکەمان دەکات و چی بکات، چی پرۆگرامێکی هەبێ بۆی لە ئاستی خۆی سەرکەوتو بێت، لە ئاستی مێردی سەرکەوتو بێت، لە ئاستی مناڵی سەرکەوتو بێت و بشتوانێ وەکو جەنابەت ئیشی داعوی و کاری ڕێکخراوەی و ئیشەکانی دەرەوەش بکات. بەڵێ بەنای خۆی گەورەی مێرەبان. سپاس دکتۆر گیان بۆ جەناب بۆ بەرنامەکەت، سپاس بۆ بینەران. طبعاً وەک جەنابەت باست کرد ئەمە بەرنامەیەکی ڕەنگە جیاوازتر بێ، ئەزمموی ئەوەی کە تۆ بتەوێ خێزان دروست بکەی بەڕاستی و ئاسان نییە. ڕاستە ئێمە لە چەند ساڵە لە پرۆسەکەیان و ئەزانین بە شێوازێکی عملی بڵێن ئیشمانتیا کردو، بەڵام تۆ باسی ئەوەت کرد کە ئەگەر کچێک ئێستا سینگڵە، ئەمەش بۆ مەرحەلەیە بەڕێوین سینگڵ بووین چوینەتە ئەو پرۆسەیەوە، بەڵام شتێکمان زانیوە بۆی کە بزانین ژیانی هاوسەری لەناو ئەم پرۆسەیە چی ئەگوزارێ و چۆن بچینە ناو ئەم پرۆسەیە. ئایا ئەم پرۆسەیەکەم بابت وەستێرم ئەتەوێت معلوماتی هەبێ، طبعا ئەبێ معلوماتی هەبێ، ئامۆژگاری تۆ بۆ کچەکان تکایە بخوێنەوە ئامۆژگاری وەرگرت. فعلەن وایە ئەبێت تۆ یەکەم بە تایبەت کچان هەردوو لە کوڕانیش معلوماتی تەواوتیان هەبێ لەسەر ژیانی هاوسەرگیری، نەک ئەوەی کە ئێستا بەڕووکەش ببینرێ بەر لەوەی بچێتە پرۆسەکەوە شتێکی تر ئەبینێ، کاچێتە ناو پرۆسەکەەوە بە عەمەلی ئەیبینێ هەست ئەکات جیاوازترە لەوەی کە پێشتر بینێوێتی، بۆیە هەمیشە کێشەکان ڕوبەڕوویان ئەبێتەوە. بەر لەوە تۆ ئەبێت بزانی ئەم ژیانە کە ئەچیتە ناوی جیاوازترە، دوو خێزانی جیاواز، دوو با بڵێن بنەماڵی جیاواز، دوو کەسایەتی جیاوازیش یەک ئەگرن، واتە ئەم کچ و کوڕە جیاوازن بمانەوە نەمانەوە، چونکە ئەو کەسایەتێکی جیاوازی هەیە کچەکەش بە هەمان شێوە و لە ڕووی طبیعەت و لە ڕووی هەڵس و کەوت و لە ڕووی ئەمانە بەڕاستی جیاوازن. چۆن ئێمە بتوانین ئەم جیاوازیە یەک خەین؟ چونکە قسەیەک هەیە باس لەوە ئەکا ئەڵێ ژن و پیاوە یاخود کوڕ و کچ کاتێک کە پرۆسی هاوسەرگیری پێک ئەهێنن دوو کائینن زۆر لێک جیاوازن و هەمیشە پێکەوە ناتوانن بە یەکتریش بژین، کەواتە ئەمە مەودایە کە تۆ بێت چۆن بزانی ئەم جیاوازیە لە یەکتری قبول بکەیت، چۆن قبوڵی بکەیت، چۆن ینی ڕای بگری ئەم باڵانسە هەم کچیش و هەم کوڕیش. چونکە تۆ کاتێکە بەر لە پرۆسەکە لەگەڵ یەکتری ئەناسی زۆر شتی ڕۆمانسی و شتی خەیاڵاوی بۆ یەکتری باز ئەکرێ و باسی ئەوە کرێ کە چەنی خۆش ئەوێ و کە چیت بۆ ئەەکەم و ئەوەت پێشکەش ئەەکەم، بەڵام کە ئەچێتە واقع ئەوە بەم جۆریان نییە، شێوازێکی ژیانێکی تر پێشکەشەکە. بۆیە پێویستە هەم کچ و هەم کوڕ
وا بکەن کە خوێندنەوەیەکی باشیان هەبێ. ئێستاش کە ئەتوانم بڵێم ڕەنگە لە کاتی ئەمیان نەبوو بێ، بەڵام ئێستا دەورات هەیە بەر لێ بچنە پرۆسەکەەوە، ئەبێ ئەو دەوراتە بە ئیجباری بخوێندرێت کە چۆن، بەڵام ئەمە هەر کافی نییە، بەڵکو ئەبێ خۆت معلومەی خۆتت هەبێ بەوەی کە چۆن ئەم ژیانە مسۆگەر بکەیت، چۆن بتوانانی لەگەڵ ئەم کەسایەتیا بژی، چونکە پیا و ئافرەت هەردووکیان وەک چۆن ئەڵێ پەتێکی لاستیکین، بە تایبەتی پیاو وەک پەتێکی لاستیکی وایە هەتا وەکو ڕای کێشیت ئەو دوور ئەکەوێتەوە کە پێویستی شام دوورکەوتنەوەی ناپچڕێ، بەڵام لە پڕ دێتەوە لات، دێتەوە ئەوەی کە یەکتری بڵین پەتەکە نەبچرە و بێتەوە ئاراستەی خۆی. لەبەرەوە جیاوازیەک لە مابینی ئەم کچ و کوڕەیە هەیە، ئەبێ قبولکردنیشی هەبێ کاتێککە من بتوانم پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بدەم لەوەی کە ژیانێکی بەختەوەر. زۆر جار ئەم دوو کەسە لێک تێناگەن کاتێک کە چنە پرۆسەکەوە، ئەمیان تووڕەیە ئەویان جواب ئەداتەوە، بۆ نمونە ئافرەتەکە وەڵامی هەیە، پیاوەکە عەسەبیە تووڕەیە، لێرە بەرکەوتن ئەبێ. یعنی زۆر جار ئێمە کاک دکتۆر کاتێک کە کێشەمان هاتووەتە لاوەکو ڕێکخراوەکەمان لە کێشەکان کوڵینەتەوە، یعنی شتی زۆر ئاسانن. ئەوە نییە نە پیاوەکەی لێ یابێ، نە ئیهانەی کردووە، بۆ نمونە نە تەلاقی بەدەمە هاتووە، نە ئەوە بۆ با بڵین ئەم پیاوە شتێکی خراپی هەبێ لە ڕووی ئەوەی کە ڕەوشتی و ئەوانە، تەنها شتی لاوەکی ڕۆژانە کە لێک تێناگەن. ئەو تووڕە ئەبێ ئەم گوێی بۆ ناگرێت، جوابی ئەداتەوە لە بەرۆ بەرکەوتە دروست ئەبێ. کاتێک ئەم بەرکەوتێز دروست ئەبێ، وردە ئەمە بەردەوامی ئەبێ، کە بەردەوامی بوو لێک تێناگەن و لە پڕێکە ئەتەقێتەوە. دواتر ئەبێ کەسی سێم بێتە بینەوە، کە کەسی سێم هاتە بینەوە، ئیتر برایە، باوکە، مامە، دایکە. خۆی لە کۆمەڵگەی ئێمەیە زۆر جار دایک کێشەکان چارەسەر ناکات بە حکمی ئەوەی کە لەگەڵ ڕێزمە ئەوترێ ئافرەت کە ئەو شتانی پێ نادرێت کە کێشە چارەسەر بکە، بەداخەوکە بواە وانە بواە، چکەمە خودی خۆی ئافرە هەندێک جاروا لە خۆی ئەکا، لەبەرەوەی حاڵەتێکی هەیە هەڵ ئەچێ قسە ئەکا، ینی بەرکەوتەی ئەبێ لەگەڵ کەسی بەرامبەر بۆ یەکانێ تەحملی نامێنێ، ناتوانێت کێشەکان چارەسەرگە. بەڵام ئافرەتی سەرکەوتو ئەوەیە کە بتوانێت دایکێکی نمونەی بی بزانی چۆن کێشەکان چارەسەر ئەەکەی، یەهی کچت بێ یا کوڕت بێ یا ئەو خێزانی کە خۆتی تیاژیت. دەستخۆش بینەری ئەزیز، ئەگەر کورتی کەمەوە وەڵامی یەکەم بۆ کچە جوانەکانمان بە پەیامێک وەریگرە لە مەوەساشنەوە. خاڵی یەکەم زانیاری، خاڵی دووەم جیاوازەکان قبولکەی، خاڵی سێم خوێندنەوەیەکت هەبێ و یاخود کۆرس و چالاکیەکت بینی بێت بۆ پرۆسی هاوسەرگیری. خاڵی چوارەم مامۆستا بابەتێکی زۆر جوانی باس کرد کە قبولکردنە، چکەگە تۆ بە زەخمی و بە گەورەکەی خۆت و بە بڕوانامە و بە حسابی خۆت بە جوانیەکەت و بە نازداری دایک و باوکەکە تۆ بڕۆیتە ماڵێکی تر و بەرامبەر قبول نەکەیت وە هەنێ استیجابەت نەبێ بۆ چواردە و نابێ. و خاڵی پێنجەم بابەتێکی زۆر باشی باس کرد کە ئەویش بریتە لە مشاوەرەکە، لە ڕێی مشاوەرە و لە ڕێی وەکۆڵێت پرسیار و جوابکردن لە چواردەوە توانی سفادە بکەین. من لێرەوە دەچمەوە بابەتێکی تر مامۆستا، ئەویش ئەوەیە کە دوای کە کچ ئەم بابەتەی زانی ئەچیتە ماڵێکی تر، ئەم ماڵە بتەوێ نەتەوێ پیا و زۆری نەمان بە بەختیاریشەوە زۆربەی لە کوردستانە وەکو پیا و سالاری بیرەکاتەوە، تۆزێک ینی تۆزێک قەوامەکە بە خۆیە زانێت، مهم بە خۆیە زانێت، بە حساب کوتەک و دارەکە لای خۆیەتی، بە حسابی خۆی تەلاقەکە لە لای ئەوە هەر کاتێک میلیە نایەوە 75 تیا سەرفەکات، بەلانی کەمەوە بڕیارە گشتەکان بەلای ئەوە چوتێتە ماڵێکەوە کە اینجاکە لێوەشەوە چۆن بتوانانی ئینتڵاقیتەوە بۆ ناو کۆمەلگا. ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و زۆر جار ئافرەت پرسیارم لێ دەکات، لە دکتۆر من شەهادەم هەیە، بڕوانامەم هەیە، وەکو جەناب مەسەلەن ئەڵێ فەرمانبەرم وڵێ ئیشی کاری ڕێکخراوەی و لە دەعو و بانگەوازە ئیشەکەم، بەس ئەترسم شوو بکەم ئەم پیاوە بمبەستێتەوە. خۆ من پرسیارێکی زۆر منتەقیشە، ئەڵێ دکتۆر جان نێت ناشارمە زۆر جار دەعو و بانگەواز و کاری ڕێکخراوەکەم زۆر لا گرنگترە لە چوونم بۆ ماڵێکی تر، چکە خۆ من پەکم نەکەوتۆ لە ماڵی باوکی خۆما پەکم نەکەوتۆ مەزبوط و چا ئافرەت چی بکات لەگەڵ پیاوە بە چی شێوازێک ئەم متمانەیە دروست کات کە دیسانەوە جارێکی تر پیاو ڕێگەی بدات هەندێک جار ئافرەتەکە بچێتە دەرەوە خزمەتی خەڵکی تریش بکات کە بە حساب بتێونەتەوەی لەوە چێت تۆ لە هەندێک کارت کردووە لەسەر حسابی کاکسۆرانش بووە، لەوە چێ هەندێک کات لە هەندێک لە ناز لە خۆشەویستی یان لە هەندێک ئیشوکاری ماڵەوەشت کەم کردێتەوە دابێتت بە دەرەوە. ئەم بەڵانسە چۆن دروستکەین، چۆن ئەم هەڵسوکەوتە بڵێ لە یەکەم و تۆ دەستمێکم کە باسی قەوامەت کرد کاک دکتۆر، کتێبێک باس لەوە کاڵێ ئافرەتان پیاوان لە مەریخەوە هاتون و ئافرەتان لە ڤینۆسەوە هاتون، کتێبێکی زۆر کاریگەرە، ینی کاریگەری لە من کرد. ئەمە نە کەسایەتێکی بڵین دکتۆر جۆن نووسێتی، نە کەسایەتێکی ئیسلامیە و نە کەسایەتێکە با بڵین ئیلتیزاماتی هەبێ،
تەنها باس لە خاڵ هاوبەشەکانی ژن ئەکا، باس لە جیازیەکانی ژن و پیاوەکە، باس لە پێکەوە ژیان و لێک تێگەیشتن ئەکا کە ژن و پیاو چۆن بن. باس لەوە ئەکا کە ئەگەر ژن و پیاو لەو جیاوازیە تێنەگەن واتە نەزانن کە ئەمە جیاوازیەکی یەکجگار لەما بینیانە هەیە، کەواتە ئەم دوو کەسە بەردەوام لە کێشەیان، بەردەوام لە ناکۆکیان، لەبەرەوەی وەکو پێشتر باسمان کرد ئەم ناکۆکیانە با بڵێ ئەم جیاوازیانە بێوات لێکا خۆت بگونجێنی. ئەمە باس لەوەش ئەکا کە ڕەبت ئەبێ بە ئایەتی الرجال قوامون على النساء، بۆ لەبەرەوەڵێ پیاوانی مەریخ کاتێکە قسە لەسەر ئەوە ئەکرێ لەوەی کە خۆیان چۆن ئەبینن پیاو بەهێز بە قووەت بەوە خۆیان ینی بوونی خۆیان ئەسەلمێنن بە خودی خۆیان کە هێزێکیان هەیە، کەواتە ئەم هێزە ڕەبتە بە الرجال قوامون على النساء. ئەمەش کاتێک کە خوای گەورە باسی ئەمە ئەکا مەبەستی ئەوە نییە ئەم قەوامەیە لێدان بێ بۆ ژن، ئیهانەکردنی ژن بێ، چەوسانەوەی ژن بێ، نە، مەبەستی لەوەیە کە پیاو پێویستە لە نێو ماڵی خۆیە، لە نێو خێزان و مناڵی خۆیە هەیبەتێکی هەبێ و سامێکی هەبێ و پیاوەتێکی هەبێ کە ڕێزی لێ بگیرێ، نەک ئەوەی کە ژن چۆن مامەڵە ئەکا ئەبێ پیاوی ژۆ مامەڵە بکە، پیاو چۆن مامەڵەکە بە پێچوانەوە ژنی جواب بێ، نە، هەر یەکە و ئیشی خۆیان هەیە، پیاو قەوامەیەکی هەیە. باس لەوەش ئەکا کە ژن بە خۆشەویستی، بە ناسکی، بە جوانی، بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئافرەت دێتە پێش و بوونی خۆی ئەسەلمێنێ، کەواتەمە دوو شتی زۆر جیاوازن کە بێم دوو کەسە لێک تێبگەن. نابێ منی ئافرەت بۆ نمونە کە لە نێو ماڵام وەکو پیاوەکەم بم وا بیر بکەمەوە بڵێم ئەمە زوعفە بۆ من، بۆ لەبەرەوەی من خۆم ئافرەتم، خۆم ئەزانم ئیشی خۆم چێ لە نێو ماڵەکەمە. پەروەردەکردنی منداڵە، بەخێوکردنی منداڵە، هەرچەند پەروەردەش هەر باوکیش ئەگرێتەوە، بەڵام ئەگەر ئەو پیاوانی کە زیاتر مەژغوڵن ئەتوانن ئافرەتەکە تعویزی بنەوە بۆی کە زیاتر ئاگایان لە مناڵەکانیان بۆ ئیهمالیان نەکەن. بڕۆکە کام دکتۆر زۆربەی زۆری ئافرەتانمان هەیە، چەند جاریش لە بەرنامەی تراوتومە، کاتێک کە یەتە ماڵەکەی خۆی مەسەلەن فەرمانبەرە، دکتۆرەیە بۆ نمونە، مامۆستایە، مدیرە، یەتەوە ئەبێ مێردەکەی وەکو دەرەوە سەیریکە، وەکو مامۆستایەک تەماشایکە، وەکو دکتۆرەیەک تەماشایکە، عنی بۆ قاڵبە بێتە بەرچاوی. بەڵام تۆ کە هاتیتە ئەم دیو دەرگای ماڵەکەی خۆت ژنی پیاوێکی باشە، دایکی ئافرەتی ئەو ماڵی کە ئەبێ خزمەت بکەی، خۆمە خزمەت بەمانای ئەوە نی ئێمە کۆیلین، نەخێر، ئەمە ئیشی خۆمانە، ئەم خزمەتکاریت فعلا وایە دڵسۆزیە بۆ تۆ کە پێویستە بیکە، یعنی ئەمە خۆشیەکە، هەم خۆشیە بەخشێ بە ژن کاتێک کە دێتە ماڵەکەی خۆی ماندووە، لەگەڵ ئەوەشە مناڵەکانی بەخێوەکە پەروەردەیان ئەکا، ئەگەر لە قوتابخانە بن سەعیان پێەکە، ئامادەکاریان بۆ کاچێژ لێنێ میوان بەڕێەکە، چوزانەمی شوکاری ماڵ و مەطبەخ و هەموو ئەمانە ئەیکا، لە یەک کاتە بڕوا بکە چەندەها ئیش ئەکاژن. بەڵام پیاو یەک شتی هەیە، یەک ئیشی هەیە، ئەگەر لی تێک بچێ لەگەر ڕێزما دار و بەردەیاوەیەکە لەبەرەوە بێت تۆ ژن زۆر جاری عنی ڕێخۆشکەر بێ بۆ پیاو، ئەمە هیچ نەنگێکی تیان نییە هیچ کات، لەبەرەوەی تۆ ئەگەر بتەوێت خێزانێکی پتە و دروست بکەی، خێزانێکی بەختەوەر و ئاسوودە دروست بکەی، یەکەمە بێت لە پیاوەکەت تێبگەی، لێک تێگەیشتن لە مابینتانە هەبێت. ئیزافەیەک بۆ قسەکەی جەناب دێم وڵات لە ڕووی دەروونناسی و ئەڵێت هەموو مرۆڤێک پاوەری هەیە و لەگەڵ ئینێرجی هەیە. ئەم پاوەرە بەڵگە نییە لەسەر ئەوەی کە تۆ بۆ زوڵم بەکاری بێنی، بۆ ستەم بەکاری بێنی، بۆ شکانەوەی بەرامبەر بەکاری بێنی، ینی هەر لە ڕووی دەروونناسیە و لە ڕووی علمی تۆبیشەوە سەرمێردراوە ژن کۆمەڵی پاوەری پێدراوە، کۆمەڵی هێزی پێدراوە کە ڕەنگە ئەم هێزە لە پیاوە نەبێت، بەعکسیشەوە پیاو کۆمەڵی هێزی پێدراوە، کۆمەڵی ئینێرجی وزەی پێدراوە، بەس هەر یەکەی بۆ شوێنی خۆی زۆر جوانە، ینی هەر یەکەی مەسەن پیاو قۆڵ و بازووی پێدراوە بەس بۆ ئیش و بۆ کاسبی و بۆ ڕاوەدینار، بەڵام ئافرەتیش پاوەر و قوە و هێزی پێدراوە، بەڵام بۆ هۆرمۆنات، بۆ سێکس و بۆ خەوتن و بۆ هەڵسان و بۆ سۆزدان و بۆ عاتیفەدان و بۆ حەناندان بە مناڵەکان و بۆ خۆشەویستی و محەبەت، ئەو سۆز و عاتیفەی کە پاوەرە هێزە و لە هۆرمۆنایە لە ئافرەتە کە سەعات 2 شەو 3 شەو هەڵەسێت بناڵەکەی پاکەکاتەوەڵێ با تای بەیانی دایبی پێوە نەبێ بە دنیای و ئێمەی پیاو بێت تا بەیانی لێ خەوینەڵین چیمان داوا بەم نیوەشەوە بیگۆڕن، کەواتە لە ڕووی زانستیەوە لە ڕووی دەروونناسیەوە ئەم پاوەرە و ئەم ئینێرجیە بە ژن و بە پیاو دراوە، ینی
قەوامەکە تەنها وەکو جەنابەت باست کرد لەوان نییە کە دەسە و چەپۆکە و فلانەوەوانە هەر یەکە و هێز و توانە بەڵام قەوامەکە و هێزەکە نەترسان لە تاریکی نەترسان لە ئەندێ جار مبادرە نەترسان لە تیجارەتە تۆ دیقەت بدە حتا یەک تاجری ئافرەتمان بۆ دەرەکەوێت سەدان تاجری پیاومان هەیە ئەمە بەڵگەی لەسەرەوەی قەوامەی پیاوە لە بواری تیجارەتە لە بواری کار و کاسبیە لە بواری دەرەوەیە لە بواری شەڕە لە بواری جەنگە هەر لە کوردستانی خۆشمان بڕۆ لە ئەوروپیەکانیشە بۆی خەڵک قسەی بەرز و نزم نەکات بەرامبەر بڵێ وەڵام ئەمە پەیوەندی بە ئیسلام بڕۆ لە کام ئەو وڵاتی کە فول عسکەریە باوەڕ ناکەم ڕێژەی ئافرەتی پلەداری عسکەری یەک لەسەر دەی پیاویش بێ کەواتە هەمیشە پیاو دەقاتە بۆ چونکە ئەو قەوامە و بەهێزی و بە قوتێ بۆ جەنگ و بۆ شەڕ و بۆ دەرەوە بەڕاستی بە پیاو دراوە ئەو شەڕ و ئاژا و ناڕەحەتی و بەزم و ڕزمەی کە لە وڵاتە ڕۆدا ڕەنگە ئیدارەدانی بە پیاو زیاتر بێ لە چاو ئافرەتە کەواتە مەبەستەکەم بۆ ئزافە بوو بۆ جەنابەت کە ئینێرجی و پاوەرەکە ئەگەر لە شوێنی خۆیان بەکار بێ زۆر جوانە زۆر مەزبوطە و بە درێژایی ساڵ توانێت بەردەوام بەڵام یەک کێشەمان هەیە ئێمە لەم سەردەمەیە زۆر بە حکمەوەی کە من زیاتر لە ناو ڕێکخراوەکانە ئیش ئەەکەم بە هەموو ئاستە جیاوازەکان لە ئەو پەڕی چەپ تا ئەو پەڕی ئیسلامی 20 ساڵە من لەگەڵیانە هەڵسوکەوت ئەەکەم هەمیشە قسە لەسەر ئەوە ئەکەن کە بێ پیا و ئافرەت وەکو یەک بێ من زۆر جار پیان ئەڵەم ئەمە زوعفی ئافرەتان دەرئەخا کە من بمەوێ وەکو پیا و مامەڵە بکەم وەکو پیا و ئەو شتێک کە ئەوەی کا منیش بیکەم ڕەنگە من هەندێک بابەت هەیە ئافرەت ئیشەکانی پیاوانیش بکە مەسەلەن لە بەخێوکردن و پەروەردەکردنی مناڵە کە هەردووکیان پیاوان ئەتوانن بیکەن لەگەڵ بڵێن ئافرەتانیش زۆر جار کە پیاو بۆی ناکرێ ژن ئەتوانێ ئەوە بکە ژن ئەتوانێت پڕیکاتەوە بەڵام پیاو هەندێک جار ناتوانێت ئەو شتانی کە تایبەتە بە ژنان بیکە زۆر جار ژن ئەتوانێت بەڵام پیاو ئەمەی نییە بۆیە ئەم یەکسانیە کە لە ژنان داوای ئەەکەن زۆر جار کێشەی بۆ دروستکردنی لەناو خودی ڕێکخراوەکانە هەمیشە بەرکەوتنمان هەیە لەسەر ئەو بابەتە کە بۆچی تۆ بۆ بەم شێوازە داوای ئەەکەی تۆ یعنی قدرەتێکی تەواو ئەوەت هەیە تۆ ئیشی خۆتت هەیە تۆ ئەتوانی پرسیارێکە لێکەمە سەریح جواب دەرم تەسەووری ئەەکەی خۆش لە ناو ڕێکخراوەکانی ژنای تەسەووری ئەەکەیت ئەگەر بەهاتایە و چەندە تەلاق بەدەست پیاوە ئەوەنەش بەدەست ئافرەت بووە ئێستا وەزعمان زۆر خراپتر بوو وەڵاهی ئەو قسەیە هەیە کە ئەوترێ ئەگەر تەلاق بەدەست ئافرەت وایە ڕۆژی ڕەنگە دەجار پیاوی تەلاق بدایل تەسەوورەکە بستە دەربەردەبوو هێرش بکەنە سەرم بڵێ بۆ دیفاع لە ژن ناکە بەڵام هەندێک شت حقیقەتە لە ژیانی مرۆڤ هەنێ جار یەکستان بوونەکە بە سلبی ئەشکێتەوە یەکستان بوونەکە بە سلبی ئەشکێت و ینی تۆری یەکستانی بکەی بڵێ وڵای یەکستان بێ باویش ئیش بکات ئەوش کاسی من بۆ نمونەیەکی بچووکت بۆ نمەوە من ئەتوانم ئافرەت بۆ نمونە ئەتوانێ مهندیسە بێ سەرپەرشتیار بێ بەسەر بینایەکەوە بەڵام ناتوانێت کرێکارێک بێ بڕواتە عمودێکەوە ئادە یەک ژنم بۆ بێن هەمچە لەو عمودەیە بڵێن بچێتە سەر بینایەک و بینایەک دروستکە ناتوانێت ینی لە قودرەتی ئەوان نییە با پیاوێک وەکو جەنابەت فەرمووت یەک شەو دوو شەو بۆ نمونە مناڵ بەخێو بکە ناتوانێت لەبەرەوە ئەمە پەیوەست نییە بە خودی تۆوە و ئیجباریش نی کە ئەم ئیشە بکەیت لەبەرەوەی ئەمە پەیوەستە بە خودی منەوە کە ئەبێ ئەم ئیشە من بیکەم نەک خودی پیاو بۆیە زۆر جار کێشە لەسەر لە مابینی دوو کەس دوو هاوسەرا دروست ئەبێ کە ئەڵێ هاوکاریم ناکە زۆر جار کێشەکان وای لێ دێ کاتێکە ئەچیتە سەر ئەسلی مەسەلەکە پێی ئەڵێ وەڵا زۆر شت ئەڵێ حتا باس لەوەکە کە پیاو هەمیشە حەز ئەکات حەزی بەوە هەیە کە کێشەکان چارەسەر بکە نەک ئەوەی کە تۆ بڵێ وەڵا بابەتێکی لا باز بکەی ژنیش بە هەمان شێوە حەزی بەوە هەیە کە کاتێککە کێشەیەکی هەیە مناقەشەی لەگەڵا بکەیت گفتوگۆی لەگەڵا بکەیت تا ئاگاتە ئەنجام ئەڵێ زۆر جار وای لێ دێ بە تەفاسیل کەواتە تۆ ئەم وەرە ئەم دووشتە چۆن یعنی وایەکی چارەسەری بکەیت هەم پیاوە بێ گوێ لە ژن بگرێ هەم ژنیش ئەبێت مڕاتی بڵین پیاوەکە بکە زۆر جاریەت ئەڵێ وەڵا ژنەکە باز لەوەکە ئەمە نمونەیەکە کە بەڕاستی گرنگە باسیکەم ئەڵێ لە کاتی معناتەکانیان لە کاتی کێشەکەیان کەوتم کەسی سێمیەتە بینەوە ئەڵێ تا ئێستا زۆر کەمە چینە دەرەوە پیاوەکە ڕەتدانەوەی هەیە ئەڵێ ئەی ئێمە مانگانە ناچینە دەرەوە پێکەوە ئەڵێ وەڵا من کەس نییە گوێ لە معناتی من بگرێ نە برام گوێم لێ ئەگرێ نە دایکم گوێم لێگرێ نە باوکم معناتەکەن لێم تێبگە بەڵام پیاوەکە ئەڵێ ئەی ئەگەر کەس نییە ئەی بۆ من لێرم باشە ئەی بۆ من لێرم کەواتە من کەسێکم قسەکان هەردووکی منتیقیە هەردووکی معقولە بەس نهاتون بگێنە خاڵێکی منسەجین هاوبەش ئەڵێ لە من مۆزەفم بۆ نمونە لە دەرەوە ئیشەکەم هیلاکم مێشکم ماندووە یەمەوە مڕعاتم ناکا پێ ئەڵە ئەی بۆ دەوامەکەی
خۆ من پێم نوتی بڕۆ دەوام بکە لەبەرەوە دانیشە پارەکەت ئێمێ بەڵام خزمەتی خۆت و مناڵەکان بکە یعنی زۆر جار ئەم شتانە بەرکەوتیان ئەبێ لەم حاڵەتان هەیە کاتە دێمەسەر پرسیاری پێشوو چۆن وا لە پیاو بکەیت ئەو ئامادەسازی تێدا بێت کە ئافرەت ماڵەوەش بک و دەرەوەش بکات کار و ڕێکخرا و دەعوبان کەواتە بە سەلیقەی ژن بە دەرەجە یەکەم بە تەفاهمی ژن بە ئەوەی کە لێک تێگەشتنی ژن بەرامبەر بە پیاو هەرچەند پیاویش هەروایە بەڵام من کە باسی ژن ئەەکەم زیاتر ئەمە دەست پێشخەریەکە لە ژنەوە ئەکرێ چونکە ئەو ئافرەتی ماڵەوەیە ئافرەتی دەرەوەیە مناڵی هەیە میوانی هەیە جوزانم مێردی هەیە یعنی هەموو ئەم ئیشانە لە زیهنی ژنا هەیە کە ئەبێ هەمووشی ڕێک بخە ئەگەر ئافرەتێک عاقڵ بێ بە سەلیقە بێ هەموو ئەمانە ئەتوانێ کاتی بۆ دانێ بە پێی کاتی خۆی ڕێکیخە بڕۆ بکە ئەشتوانێت لەو بە بینەرەکانم بڵیت بە گریان و لوشکە لوشک و هاوارکردن و هەڕەشە و گوڕەشە و ئەگەر وە بەدڵت نییە ئەچمە ماڵی باوکم ئەمە چارەسەری کێشە نابێ ئەمە چارەسەری زۆرە بینین لە کوردستان ساوا پیاوەکە تەلەفۆن بۆ منەکە یان ڕەنگە بە جەنابیشە تەلەفۆنی کردو بۆ ڕێکخراوەکەتان مامۆستاگیان بەدەست ئەم ئافرەتە بوومە تەپەن شتێکە کاڵێ ئەوم بۆ نەکەی وەڵام نەچمە بۆ ماڵی دایکە یان وەکو میسریەکان تەڵقنی بابە تەڵقنی نابێ خۆمەوە زمانی عادل ئیمام و حوسنی میسری و نازام چی بەزم و ڕزم بوو ناکری ئەمیسە بەم جۆرە بۆیە ئەمە ئەبێت ئینسیجان بێت ئەبێ بە قسەی خۆش بێت ئەبێ بە تەفاهم بێت ئەبێ هێواش ئەستا من خاڵێک ئیزافاکەم بۆ جەنابەت مامۆستاشنەوە ئەوش ئەوەیە کە پیاو متمانی بۆ دروست بێ بە ژن چۆ بتەوێ نەتەوێ مامۆستاشنەوە بە ئەم ڕازگۆیانە ئەم قسەیە بکەین ئێمە لە ناو واقعەکەی کوردستانێن وەڵڵاهی ئەمەنە شتی خراپمان بۆ گێڕنەوە ئەمەنە شتی سەقەت ئەبیستین ئەمەنە شتی لاوەکی ئەم لاولا ئەبیستین ئەمەنە لە گەنجی برادەرمانە بیستین دوو لە ڕووی جەنابەت وەڵا بە کارتێکی مۆبایل ئافرەتێکم ڕازی کرد وەڵا فڵان و فیسار وای لێ هاتووە هەنیە جار پیاوی وام دوانوە ئەڵێ وەڵڵای دوکتۆر لە دایک و خوشکی خۆشم بە گومانم قورسە ئێستا ئافرەتێکی ناوە قوت خۆی بگۆڕێ و ماسکارا و فیلەر و بەزم ڕزم بک بڵێ وەڵام من بەیانی شەبەقی ساعت 8 ئەڕۆم تا 2 ئێوارە تا 3 ئێوارە نایەمەوە بە دڵنیایی و پیاوەکە کەوێتە گومانەوە دڵی لێ پیسە بێت و ئەویشە چی تەمەەن بۆ دایرە ئەچێت چیەکە دوای ماوەیەک لەوە تەلەفۆنەکەی سامت بکە بڵێ دایرە بووم کەواتە ئەوەنی تر کێشەکان گەورا بێتەوە مشکلەکە و نامەیەکی بۆ ئەنێرێ و فڵان و ئەگەر بیتەوە لێت قبول ناکەم کەواتە من وای بۆ دەچم ڕاستی بە تایبەتی لە دوای زەواجکردن ئەوە تەمەەن بەڕێزێکە دکتۆر بۆ دایک و باوکم هێشتێتی بڕۆم ئەخ دایک و باوکت 20 ساڵە لەگەڵ تۆیە بووە دایک و باوکت دەمارت ئەناسێ دایک و باوکت شەی کابراوتنی لەیلەن وەها نهاران لەگەڵ تا بوو ئەم پیاوە کە هاتووە لە ناو کۆمەلگاوە هاتووە یان تەلەبەی کوڕێکی وەکو منی داخلی بۆ لە داخلی ئەمەنە قسەی حەلق و بەلەقی بۆ کراوە لە ڕێبرادەرەکانیەوە ئێستا بە گومانە ئەسڵەن لەوە چێت پێش گواستنوتێتی قوڕت بەسەر بەخواژنی ئێستا لە لای پیاودا نانیشێت ئەگەر ئاگادار نەبی دوای ماوەیەک تەلاق قەدرێ بۆیە دەبێت بەڕاستی ئەو متمانێ دروست کرێت اینجا فایل بە فایل بکرێتەوە بە ئوستوبێکی جوان یەکشت هەیە ژیانی هاوسەری بە بۆچوونی منوە ئەوەشی کە من خوێنەوەم بۆی هەبوو بێ زۆر ژیانێکی قورسە بەمەرجێ ئەگەر نەزانی مامەڵەیەکی باش لەگەڵ هاوسەر تا بکەیت وردەکاری زۆرە بەرمەجە وایە هەنگاو بە هەنگاو تێپەڕینەکەی لایەت بەدەستەوە قسەیە بۆ ئەوە نییە کە کچان و کوڕان بترسن نەخێر پرۆسەیەکی ینی خۆشە پرۆسەیەکە ینی گۆڕانکاری لە ژیانت دروست ئەبێ قورسە بەو مانای کە تۆ ئەبێ کە چویتە ئەو پرۆسەیەوە و چویتە بواری عملیەوە بزانی مامەڵێکی تەندروستکەی من یەک نمونەت بۆ ئەهێنمەوە ئافرەتێک ئەڵێ لەگەڵ هاوسەرەکەی ڕۆشتن بۆ شوێنێک بۆ ئاهەنگێ بۆ سەردانێەوە لە ڕێگە پیاوەکە لی هەڵەبوو شوێنەکەی لێ هەڵەبوو ژنەکەی پێیوت دەبە ئەو جامە دایرە بۆ منە بە ئەو خەڵکە بڵێ بە دوکاندارێ بڵێ بەو پیاوە بڵێ بزانە ئەو ڕێگەیەمان لەکوێ ئەڵێ پیاوەکە بێدەنگ بوو لە ناخی خۆیان خۆی خواردەوە پێی ناخۆش بوو هەستی بە کەمی خۆی کرد بۆ ژنەکەی وای پێ ئەڵێ یعنی من ئەو شوێنە نازانم باشە ئەڵێ مانی کرد بێتاقەت بوو دەموچاوی تێک چوو ژنەش لە ناخی خۆیان نازانێ مەسەلە چییە یعنی قسەیەکی کردووە زۆر کاریگەری تێ کردووە زۆریش خراپ بەسەریا شکاوەتەوە بەڵام ئەم نازانێ بۆ پیاوەکە خراپ بووە دوای وردە کە وای لێدێ ئەم پیاوە هیچ نەپرسیارەکە نە ئەوە ئەکە ژنیش هەر ئیهان ئینیەکان بۆی کە دەپرسیارڵێتەوە باشە بەس وازنای هەر هیچ ناڵێ لە پڕەکە ئاتەقێتەوە ئەها سەیریکە ئەوە نمونەیەکی زۆر بچووکە لەبەرەوە ئەبێ ئافرەت بزانێت کە پیاو چی ئەوێ یعنی لە نوقتەیەکە
شتەکان هینە بن ینی وەک هەڵ ئەگەڕێتەوە قڵپە بێتەوە هەڵ ئەگەڕێتەوە بۆیە بێن لە تەبعی پیاوی خۆت بۆ نمونە لە بەرامبەرەکەت تێبگەی کە ئەم پیاوەی تۆ چی ئەوێ جوابدانەوەت نەبێ زۆر جار پیاوەکە جاری وا هەیە تووڕەیە قسەیەک ئەکا ژنەکەش قسەیەکی ترەکە پیاوەکە دیسان وای لێ دێ لەبەر تۆ بێدەنگی هەڵبژێرە قەیچێکە با باشەکە لە تۆ بێ دوای خۆی پیا وردە وردە چی لێ دێ پەشیمانە بێتەوە یعنی هەست ئەکا کە هەڵەی کردووە دێتەوە سەرتایم ئەمە خێزانێکی بەختەوەر دروست ئەکا ئەمە ئەتوانێت ئەم دوو کەسە پێکەوە بژین بۆیە زۆربەی زۆری کێشەکان ئافرەتان ینی تەحملیان لە شتەکانان نییە ینی بەرهەڵستکاری ئەوە ناکەن کە پیاوێک کە هاوسەریانە بۆ نمونە تەحملی بکەن کە ئەمە چۆن ینی کە قسەیەک ئەکا قەیچەکە خۆ بێت تەجروبە وەرگێت لە دایکی لە باوکی کە بۆ جەنابەت فەرمووت 20 ساڵە پێکەوەن ینی تۆ ئێمە ناڵێن ببێتە قوربانی چونکە ئینسان هیچ کاتێک ناتوانێت ئەتوانێت بێتە قوربانی لە پێناوی ئەوەی کە ژیانێکی بەختەوەری هەبێ بەڵام با تۆ سەرمەشقی ئەوە بی کە کێشە بچووکەکان گەورە نەکەی کێشەکان والێ نەکەی کە کاردانەوەی خراپی هەبێ حتا لەسەر مناڵیش کاردانەوەی هەیە جارێ مناڵیان هەیە دوانیان هەیە سییانیان هەیە ئەم مناڵە بەردەوام لە معناتەیە لە ناو کێشەیە ئاژی ئەمە بۆ تو خراپە یعنی بۆ کچانیش و بۆ کوڕانیش پێویستە ڕێز و حرمەت و خۆشەویستی و تەبایی و متمانە زۆر زۆر گرنگە لە مابینی ئەم دوانەیە ئەگەر نەما کاتە چێ بشی لاژەتێکە دەستەکانت خۆش بێ مامۆستاشنەوە بە ڕێز و خۆشەویست ئەزیزانم میوانی بەرنامەکەم وتی پرۆسەی هاوسەرگیری قورسە وەکو کۆمپیوتەر وایە دەبێت کۆدەکانی بدۆزیتەوە ئەگەر ماوست زانی بەکاری بێنیت ئەگەر زانیت چۆن ئەچیتە ناو ئایکۆنەکانی کۆمپیوتەر ئەگەر زانیت کلیک لەسەر چی بەرنمەیەکەکەیت ئەگەر زانیت ئەنتیڤایرست هەبوو ڤایرۆس نەچۆ ناو کۆمپیوتەرەکەتەوە ئەگەر زانیت چی جۆرە فلاشێک ئەەکەیتە ناو مۆبایلەکەتەوە ئەگەر زانیت چی جۆرە بەرنمەیەک لێ دەدەیت شەرعیە یان ناشەرعیە ئەگەر زانیت چۆن ئیداری کۆمپیوتەرەکەی خۆتەکەیت ئەگەر زانیت جارجار پاوەری بۆ دروستەکەیت ئەیخیتە سەر کارەبا بۆی شەحن بێتەوە ئەگەر ژنە یان پیاوە ئەگەر زانیت کۆمپیوتەرەکەت لە شوێنێکی باش و چاک و مەزبوطە بۆ کۆڵە بەکاری بێنیت و هەڵی بگریت ئەگەر کۆمپیوتەرەکەت نەخستە بەردەسی هەموو کەسێک ئەگەر ژنتە یان پیاوتە ئەگەر زانیت بەشەکانی کۆمپیوتەری خۆت زۆر بە جوانی بیپارێزی و هەر کەسە و هات سیدیەک و فلاشێک و بەزم ڕزمێکی تێنەکات کەویش بریتێ لە مناڵەکانت بەدڵنیایە پرۆسەی هاوسەرگیری زۆر باش زۆر چاکە زۆر جوانە زۆر خۆشە زۆر چێژی لێوەرەگری ژیان خۆش و ئاسوودە دەکات بەڵام ئەگەر وانە بێت گەنجی جوانم قسەی من بۆ چۆن نابێت ئەوەیە ئەگە تۆکو جارانی تیکتۆک بکەی وەکو جارانی خەریکی فەیسبوک بی وەکو جارانی 12 لە مارکێت و لە کافتریا بیتەوە ئەگەر وەکو جارانی خەریکی ئەلقا و بەرنامە و بەزم ڕزم بیت ئەگەر وەکو جارانی خەریکی کەیف و سەڵتەنەتی خۆت بی ئەگەر وەکو جارانی هەموو پێشەمە و جومعەیە لەگەڵ کوڕەکانی برادر تا بڕۆی بۆ سیتەک و مێرگەپان و چۆ و ژنیش لە ماڵەوە دانیت وەکو دانەوە بڵێ ئەوە شەمە دێم و یەکشەمە دێمەوە بەدڵنیایە پرۆسەی هاوسەرگیری لێت دەبێت بە زیندان بەدڵنیاییەوە عایلە و عەشرەتە لێ تێدەگات بەدڵنیاییەوە سومعەت دەزڕێت بەدڵنیاییەوە گلەی و گازندە دێ دەکرێت من لێت ناشارمەوە ڕەنگە بگاتە پرۆسەکە بگاتە جیابوونەوە تەلاقیش بۆیە تەمەنا دەکەم وەکو مامۆستا باسی کرد بە قورس وەریگرە ناڵین بە سوک سەیریکە لەبەرەوەی تۆی گەنج خێری نەنووسێ دایک و باوک پارەیان بۆ تەرخان کردی و سارێکش لە ژێر تایە و مامۆستایەکش ڕەبی خێری بنووسێت لێتی مارە بڕێ و بەس بەڵگە نییە لەسەرەوەی کەیتر تاپۆی عوسمانی لەسەر تۆی و هەتا مردن بە کەیفی خۆت چۆن جەوت هەیە و بەڕێ بکەیت بۆیە پرۆسەی هاوسەرگیری بڵێ دەستخۆشیم هەیە بۆ میوانی بەرنامەکەم قورسە بەڵام ئەگەر لێی بزانین زۆر بە جوانی مەزبوطی ئەتوانین سەرکەوتوو بین وەتوانین پرۆسەکە زۆر باشتر و چاکترکەین مامۆستاگیان کاتی ئەم بەرنامەیەم تەواو بوو لە ئەڵقەی داهاتوە ئینشاڵڵا بابەتی زیاترمان بێ سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ جەنابتان ڕێز و خۆشەویستی دکتۆر بەختیار بفەرمونون تا بەرنامەیەکی